خدایە ئیرادەی مناجاتمە، نیازی دووسێ عەرزی حاجاتمە. بە دەرباری هەر فەزڵتە ئیلتیجام، بە ڕەحمەت نیشانمدا ڕێگەی نەجام. بەوە زاریاتی هەناسان و ئاه، کە بەربا دەدەن کێوەکانی گوناه. بەوە تووری قەلبی تەجەلا قەرین، بەوە نەجمی پڕ ورشە ورشی جەبین. بە دووە سەما یعنی دوو مەرتەبەت، یەکێ مەرتەبەی عیشق و یەک مەعریفەت. بەوە الفەجری ڕووناکی بنچینی زوڵف، کە فەجرێکی سادق بەبێ کیزب و خولف. بەوە شەمسی پڕ نووری ڕوخساری یار، بەوە لەیلی خاڵ و خەتی موشکبار. بەوە تینی عوشاقی دڵ پڕ لە خون، کە بێ تینن و زەرد و زار و زەبون. بەوە العادیات ئەسپی هیممەت دەوان، بەڕێی عیشقدا تا سەحەر شەبڕەوان. بەوە العەسری ئەو عەسرە فەڕوخ زەمەن، کە ناوی بە عەسری سەعادەت ئەبەن. بسم الله الرحمن الرحيم. وفي أموالهم حق للسائل والمحروم. لسامانیاندا مافێک هەیە بۆ داواکار و بێبەش. خۆشەویستان و ئازیزان، لە شەوێکدا کە دڵەکان نەرمتر و ویژدانەکان زیندووترن، لە مانگێکدا کە هەست بە ئازاری برسیەکانەکەی، ئێمە لێرەین تا باس لە مەبەستە ڕاستەقینەکەی زەکات و بەخشین بکەین، کە گۆڕینی ژیانی مرۆڤەکانە، نەک تەنها تێرکردنی سک و گەدەیان. ئەو زەکاتەی کە پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێ کردی بە شۆڕشێکی کۆمەڵایەتی، ئەو بەخشینەی کە خەلیفە عومەر دەیوت دەبێ ئەوەندە بدەن بە هەژار، یان دەبێ ئەوەندە بدەین بە هەژار کە نەگەڕێتەوە بۆ داواکردن. ئەم شەو لەگەڵ میوانە بەڕێزەکەمان جەنابی دکتۆر محەممەد پێنجوێنی لەم باس و خواسە قوڵ دەبینەوە لە فەلسەفەی بەخشینی ڕاستەقینەی زەکات. ئازیزان و خۆشەویستان، مەبەست لە زەکات و بەخشین تەنها دابینکردنی نان و خواردن نییە. مەبەست گۆڕینی ژیانی کەسێکە لە هەژاریەوە بۆ سربەخۆیی، لە داواکاریەوە بۆ بەخشین، لە دەست درێژکردنەوە بۆ دەستگرتن. بۆیان شەو بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بەگەرمی بە خێرهاتنی جەنابی دکتۆر محەممەد پێنجوێنی ئەکەین. ومێ دەخوازین ڕازی ئەم شەومان کە ڕازی و فەلسەفەی زەکات و بەخشینە بتوانین لە خزمەتانە گفتوگۆیەکی وای لەبارەوە بکەین لای ئێوەی ئەزیز و خۆشەویستیش، بە تایبەت برا ساماندارەکانمان نمایان ببێ. زۆر بەگەرمی بە خێراتنەکە مامۆساییان، یاخوا بە خێربەی سەرسەر و سەرچاومان. بەڵێ مامۆسای ئەزیز، پێم خۆشە هەر لەو پرسیارەوە بچینە ناو بابەتەکەەوە. ئێمە چۆن لە ڕیشە و فەلسەفەی زەکات و بەخشین تێبگەین، وە زەکات و بەخشین ئەبێت چ گۆڕانکاریەک لە ناو کۆمەلگایە دروست بکات؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ئاشتی و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر گیانی پاکی سەردار و سەرۆرمان حەزەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، و هەروە هاوڵە بەڕێزەکانی زانەکانی ومەتی ئیسلامی پیا و ساڵحان. داواکارین لە خوای گەورە کە تاعاتی هەموو مسلمانێک لە هەر جێگەیەک هەیە و لە شوێنێک هەیە قبول کات، و ئەو نزانەی کە هەیەە خوای گەورە بۆیان لێیان وەرگرێ، و هەمومان وەرماگرێت کە لە ڕیزی ئومەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام پێکەوە ئینشاءڵڵا لە دەروازەی بەهەشت بین. هەمومان نەزانین کە شەریعەتی خوای گەورە شەریعەتێکە بۆ ئینسانە، بۆ خودی مرۆڤە. لەم شەریعەتی خوای گەورە هەر یاسایەک وەل پرەنسیپێک و هەر بەرنامەیەکی دانابێت، ئەو بەرنامە و یاسایانە هەمویان لە پێناوی بەرژەوەندی و بەرجەستەکردنی بەرژەوەندیەکانی ئینسانایە. بۆیە هیچ حکمێکی نییە نە بە حرامکردن نە بە حەڵالکردن
نەبە واجبکردن و فەرزکردن ئیلا لە پشتیەوە کۆمەڵێک ئامانجی گەورە خۆیان حەشار داوە کە ئەو ئامانجانە ئامانجێکی تەواو تەواو ئینسانیە و تەواو تەواو پەیوەندی بە خودی مرۆڤ و ژینگەی مرۆڤ و ژیانی مرۆڤ هەیە. ئەمە حەقیقەتێکە کە بێ لە بیرمان نەچێ شتێکمان نیە لە قورئانی پیرۆز یا لە سونەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات و سەلام بکرێ و لەسەر مرۆڤ پێویست کرابێ یا لێ قەدەغە کرابێ و بێ فەلسەفە و بێ حکمەتێ بێ. دیارە حکمەتەکانیش لە مەسەلەی زەکاتە دابەشە بن بۆ سێ ڕەهەن سێ لایەن. لایەنێکیان پەیوەندی بە خودی تاکەوە هەیە وەکو من وەکو تۆ وەکو فڵان، لایەنێکی تریان پەیوەندی بە خودی خەڵکەوە هەیە وەکو کۆمەلگا وەکو نشینگەیە کە خەڵکی تیاژی، لایەنی سێمیشیان پەیوەندی بە خودی دەوڵەت و دەوڵەتداریەوە هەیە. یعنی فەلسەفەی زەکات دابەشە بن بۆ سێ ڕەهەندە. ڕەهەندی یەکەمیان کە خودی مرۆڤەکەی وەکو کەسێک کە بمە دەوڵەمەند یا بمە خاوەن سەرمایەدارێک یا تاکێک کە لە کۆمەڵگەیەکە ئاژی وەکو تاکێک لە فەلسەفەی زەکاتە کۆمەڵێک معنا و معریفە فێری منەکە، کۆمەڵی ڕۆشنبیری هەیە فێرمەکە و کۆمەڵێک ئاکاریش هەیە تیامە بەرجەستاکە. هەومانزانی یەکێک لەو ئاکارانەی کە لە ئینسانە مرۆڤە کە زۆر کوشندەیە بۆ ژیانی ئینسانەکە بۆ چاکسازی بۆ خێرکردن بۆ دەستی دەستکراوەیی بریتە لە جۆرێک لە ڕازیلی و لە ڕژدی لە ئینسانە. ئەم بوخلە ئەگەر ئینسان چارەسەری نەکا وای لێ دێک ماندوو ئەبێ بەس خێل لە ماندووبوونی خۆی نابینێ و ئەم کۆڵ پەیدا دەکا کۆڵ لە کۆڵ ئەنێ بەڵام ناتوانێت لێ بخوا، ناتوانێت خزمەتی خەڵکی پێ بکە. ئەو کاتە تەنها بەس ماندووبوونی بۆ دەمێنێتەوە، بەردەوام ماندووە بەس نەیتوانیوە کاتێک ساتێکی هەبێ هەناسەیەکی خۆشی تیابە. بۆ یەکە لە فەلسەفەی زەکاتە یەکەم معنایان فێری ئەمە معنەکە تدریب پێیەکە کە ئەبێ فێر ببی ئەو ماڵی کە پەیدای دەکەیت یەک خۆر ڕابێنە نەفسی خۆر ڕابێنە لە سەدا دوونیوی لە پارەکانت بدە بە هەژار بدە بە خەڵکێکە بۆی هەناسێ بە کە سەیری ئەم لە ئەو لاکرد جێدەستی تۆ دیار بێ هەناسێکی دەرونی ئەو کۆڵی سەرشانێک کە چەندە پێوی ماندووبووی ئێستا ئیساحات وڵین زۆرە چێژ وەرەگری لە بوونەکەی نەخوا نەخواسە بەس ماندووبوونەکە بۆ مابێتەوە. ئەمەیەکێکە لەو حاڵەتانە کە ڕاهێنانی دەرونی ئینسانە. بە دڵنیاییەوە من هەندێک لە دۆست و وەکۆڵی ئاشنایان شتێکی زۆر جوانم تیا بەدی کردوون. من ئێستا هەندێک کەس ئەناسم لەوە چێ مەسەلەن سەرمایەکی ئەوتۆشی نەبێ، بەڵام بڕوان پێ بکە کاتێک کە بۆ نمونە لە ئیشێکی بچووکە خێرێکی ئاوە کۆڵێ بچووک ئەکا لە ڕووی مادیەوە بەشێکی لێدانێ بۆ ئەوەی کە ئەی بەخشێ. ینی بیلفعل ئێمە جارە پێش هەموو شتێک پێویستمان بم دڵ و دەروونە جوانە هەیە. بەڵێ ئەبێ فێری ئەمە ڕاهێنان لەسەرم بۆیەکە دین کە هاتووە لەگەڵ نوێژەکەڵا قیم و سەڵات ئێستا پێش سەڵێ ئات و زەکات. یعنی لە قورئانی پیرۆزدا 26 دانە جار و 60 جار تقریبا زەکاتوانە دێ 26 جاری لە پاڵ سەڵاتە، ینی پێک و ڕێکڕ تێکاتەوە بەیەکەوە چۆن بابەتێکە بەڕاستی بێک و چۆن لە ڕووی جەستە فێرەکەی سەجدە بۆ خواک و ڕۆژ بۆ خوا بەرێ ئەبێ لەو لاشە فێری کە ئەو بەرنەمی نوێژکردنە بریتێ لەوەی کە بوخلی نەفسی خۆت نەهێڵیتەوە. ئەمە یەکێکە لەو فەلسەفانەی کە لە هەمومانە پێویستە کاک و تاکێ پەرۆدە بینە سەری. ئەگەر واژ ژیاین ئەو کاتە بەڕاستی هەم ماڵمان سوودمان لێ بینیوە هەم سوودیشی هەیە بۆ خەڵک. نقطەیەکی تر کە بەڕاستیەت پەیوەندی بە تاکەوە هەیە لە قورئانی پیرۆزدا زۆر ئاماژە بەم خاڵاکە. ئەفەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. بابەتێکی زۆر گرنگە تطهرهم. ئێمە لە پێناوی پارەپیاکردنا گونجە کاسبیکردنا زۆر جار هەیە تووشی خەجاڵەت بوون بین، تووشی سوێنی درۆ بین، تووشی عەزێدانی خەڵک بین، پێ بنێ بە خەڵکی ترە مافی خەڵکمان خواردبێ لەوانە دڵی سەدان کەس بێشێنی. ئەمە لەو لایەن جۆرێک لە فێڵ و فێڵەکەشکەی لە مامەشەکەی لەوانەیە مەسەن زۆر جار هەیە لە پارەپیاکردنەکەشا گوێت نەداوەتێ حرامێکی تێکەوتوە گومانکی تێکەوتووە هەر گوێت نەداوەتێ. ئەمانە هەمووی ئەەکەی ئەفەرمێ لێیان وەرگرە تطهرهم. یەکەمیان تطهیر بریتە لە لابردنی ئەو حەقانەی کە کەوتوتە سەرشانە لە دەرەنجامی مامەڵەکردن. حەقی قەرزارە بی لە دەوروبەردا ئێمە گەر هات و کەسێ مەسەر بۆ نمونە پارەیەکی هەبێ ئەم پارەی لە حرامە پیدا کردێ دەڵێن مێکە بە سەدەقە بیخەرە پرۆژەی گشتی با خێرەکەی بۆ هەموو خەڵک بێ. بۆ چووکە ئەگەر تۆ قەز من پارەی کە بە حرام پیا کردوە مافی سەدان کەس پێشێل کردووە تایەتی مەسەلەی ئەو بابەتی ڕێباوانە کە پەیوەندی بە حەقی عامەوە هەیە ئەڵێن سەرفی کەرەوە لە خلەچیا لە پرۆژەیەکی گشتیە بۆی خێرەکەی بۆ گشتی بڕاتەوە. لێرەدا تەطهیرەکە بۆ ئەمەیە تۆ حەقی عامێ لەسەر شانە لێرەدا ئەمانوێت بەشێک لەو حەقە گەڕینەوانە بۆ ناو کۆمەڵگە. تەزکیەکە وتزەکیهم بها ئەم خاڵەیان گرنگە. تەزکیەی فعلی هەیە و تەزکیەیەکی شپان هەیە بەڕاستی سکوتە. تەزکیەی فعلیەکە ئەوەتانێک کە فێرتەکە
خودی خۆ دەگەبدێ نفسی ئینسان گەشەی پێبێ وردە پلە بلە بەرزی کەینەوە چونکە بەڕاستی ئەم مەسەلەی ئیمان و ئیمانداریە لە دینداری مسلمانە لێ قۆناغ نابێ ڕابوەسی وەکو حەیسەکەی پێغەمبەریانە فەرمێ بێت تۆ ساڵ بۆ ساڵی تەمەنی خۆت وردە لەسەر کەبیت پلەکانی ئیمان بەرز بیتەوە هەتاوا لێ بیتە ئەو چیتە ئەوجەی کەیتت ئەفەرمێ سەبعی خۆ نورە چاوی نورە هەموو گیانە هەر نورە ئەمە کە لە ئینسانان دروستەوێ بە ئاسان دروست نابێ قۆناغبڕینە هەنگاونانە یەکێ لەو شتانەیە کە بێ هەنگاوی بینی مەسەلەی تەزکیە بە ماڵە تەزکیە فیعلیە فێر ببی ئەبێ سامان و ماڵە دڵتا تەنها بۆ ئەوەندە بێ کە خوا پێ ڕازیکەی بۆ ئەوەندەیە کە بچیتە بەهەشت پێی ئەم سامانە بوو ئەوەیە نادەوێت مەسەلەن خۆتی لە پێناوە بکوژی چونکە ژیانی ئێرە کە کاتیە ژیانێکی تر دەیە تا هەتاییە بۆیە تەزکیە دلاقەیەکە بۆ کاتوانێ مەسەلەی تەزکیە فێرتەکا کە ئەڵێ ئاگال لێبێ 50 ساڵ تەمەنێتە 70 ساڵ دەیە ئەو پەڕەکەی 100 ساڵ پێیە فریای خۆکەوە چونکە ئەو ژیانێتر ئەبەدیە لێرەوە فێر ئەبی بەردەوام لەو ماڵێکە پێیاکەی لە بیری ئەولابی تزەکیهم بها ئەمەیە تەزکیەکردنەکە نەفس فێرەکە بە فیعل ببەخشێ بە فیعل ببەخشێ بەردەوام لە بەخشین سەڵ نەکات وەکو پێی خۆش بێ لەزەت و چێژ ببینێ لە لایەکی ترەوە لە لایەکی تۆ لەم مەسەلەی تەزکیەکمان هەیە پێڵەن تەزکیە سکوتی فلا تزەکوا ئەنفوسەکم هەرچیت بەخشی نەچی باسیکەی نەچی بڵێ وام کرد بێدەنگ بوونت ئەسلەمترین ڕێگەیە بۆ قبول بوون وەکو مامۆستا هینە فەرمێ ئینو قەیمە فەرمێ ئەگەر ئینسانی بەخشەر بزانێ ئەوەی کێ بەخشێت دەستی ئەچێتە دەستی خوا ئەبێت چ جۆرەك لەزەتێک ببینێ لەو بەخشینەی ئەگەر ئابوو هەستۆ ببەخشی تۆ ئیتر قەبیر ناکەیتەوە لەوەی بکە پارەکەت فەوتاوە یا کەمی کرد یا چی ئەمە گرنگە لە ئینسانە ئەم نەفسە دروست بێ ئەم معنایە تەزکیە من دروستەکە فێرتەکە ئەوەی کەی بەخشیدان دەستیمی کێەکەی تەسلیمی دەستی کەسێکێکەکەی کە ناوی ئەڵڵایە وهو الغني والحميد لەگەڵەوە مامەڵاکەی ئەو غەنیەکە حەلیم و حەمیدیشە لە هەمان کاتە دەتوە پارە دەستی ئەودا ئازانێت چۆن بۆ ئیسیسمارەکە تۆ لە دنیای ئیسیسمارێک کردووە لە کۆمەڵە پرۆژەی مەحدوودا ئەو ئیسیسماریەکە ئافەرمێ ئەوانەی کە ئەبەخشن ئەگەر یەک دەنگ ببەخشێ في 7 سنبلة باشە بێتە چەند 700 دانە یەک بە 700 والله يضاعف لمن يشاء کەوابوو ئەم استثمارە گرنگە ئەمە بەڕاستی تەزکیەکردنا دروستە بێ ئەم تەزکیە سکوتیە و تەزکیە فیعلیە فێرمانەکە ئایتر ماڵ بخەینە ئەوێ ئەوە باشترین شوێنی استثمارە ئەمەی دنیا کاتیە بەجێ هێڵم جەنابی مامۆستا ئەو ئایەتە پیرۆزەی کە ئاماژەت پێکرد یعنی ئێمە هەمیشە خوازیار و خولیای ئەوەین کە زۆرترین سەڵاوات لە دیاری پێغەمبەر بین صلی الله عليه وسلم و بە تایبەتیش ئەو کاتانی کە ئینسان ئەیەوێ مەسەلەن حاڵەتیش ڕۆحی زۆر ئەوەی بۆ دروست ببێ هەمیشە بیر لەوە ئەکاتەوە سەڵاوات باشونکە کاری سەڵاوات پیرۆزیەکەی لەوایە کە خودی خوای پەروەردگار پێش ئەوەی بە خەڵک بڵێ بیکەن خۆی ئەنجامی داوە ئین الله ومەلائکەته یصلون على النبی یەک شتی زۆر جوان لەو ئاەتە پیرۆزی کە جەنابەت ئاماژەت پێکرد وجودی هەیە جەنابی مامۆسا کە پێم خۆشە برا دەوڵەمەنەکان خوشکە سەرمایەدارەکان گویان ئالەمە بێ یعنی چەند خۆشە چەند مهمە چەند گەورەیە ئینسانێک کاتێک کە زەکات دەرئەکا لەو ئاەتە ئەفەرمێ وەصەلی عەلەیهم ئین صەلاتەکە سەکەن لەهم یعنی پێغەمبەر سەڵاوات لەسەر ئەوان ئەدا ئەمە مامۆستا بابەتێکی هەروە وەکوڵێ ئاسان نییە تۆ پێویستت بەوە هەیە مەسەلەن سەڵاوات لەسەر پێغەمبەر بی صلی الله علیه وسلم بەڵام لە کاتێکدا تۆ کاتێک ئەچیتە ئەو پلەپایە و مەرتەبەیە ئەبیتە بەخشەر دەستی خەڵکانێک ئەگری و ژیانیان ئەگۆڕی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکوڵێ سەڵاوات لەسەر تۆ ئەدا چونکە ئین صەلاتەکە سەکەن لەهم بمبەخشەوە هەرویستی لە دوای ئەوە خاڵی سێم کە لە باسی تەرفیعی نەفسە مەسەلەی ئەم بەرەکەت و زیادکردنی ماڵە هەمومان ئەزانین ئەگەر ببەخشیت ئەزانیت بتە چی ئەچیتە ژێر بازنەی دوعای پێغەمبەری خوا کە فەرمێتی اللهم أعطي المنفق خلفا تو خواوەرە لەگەڵ دوعا مامەڵەکەی کێ دوعا بۆ بکە پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام بفەرمێ ئەوەی ئەبەخشێ خوایە جێگەکەی بۆ پڕکەرەوە بۆی زاکە بەڵام لەو لاشەوانێ اللهم أعطي ممسكا تلفا کەوابوو ئەم دووشتم پردوو ئەم دوو خاد و دوعای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دوعای یەکەمیان ئەوەی کە ئەبەخشێ ئەچێتە ڕیزی ئەوانەوە بۆیە کەوابوو فەلسەفەکەی فەرۆدەکردنی ئەم تاکەیە فێر ببێ کە لەم بازنەی بەخشینەدا ئەبێ بزانم من لەو لاوە خوای پەروەردگار وعدی پێداوم
لەم لاشۆ پێغەمبەرگیان عەلەیهی سەڵام دوعای بۆ کردوم کەوا بوو باشترین ماڵی چاک بۆ پیاوی ساڵح ئەوەیە کە لێ ببەخشێ زەکات بە. لێرەوە سەرێکی خوای گەورە لە زەکاتەکانی نیسبەتەکانی دیاریکردن و ڕێژەکان کەمترین ڕێژەمان لە 102 کەمترین ڕێژەی زەکات لە 102 لە پارە بۆ چونکە پارە و سامان کە پێیەکە ماندووبوونی زۆرە گەڕانی بە شوێنها زۆرە مادەم کەسەکە زۆر تیاماندووە بێ سەرێکێک نیسبەتی زەکاتەکەی کەمە بەڵام ئەگەر کابرایە بچێت لە ناو خاکێکە ئەس شتێکی دۆزداوە بدۆزێتەوە کە پێڵەن ڕێکاز شتی کۆن دۆزێتەوە بە قیمەتێک هەڵکردنێکە بدۆزێتەوە ئەبێ لە سڵابیستی ببەخشێ ئەویان لە سڵابیستی زەکاتە چونکە ئەو ماندووبوونی کەمتیایە خۆی پێ ماندوو نەبوو کۆی کاتەوە خەڵکی تر کۆی کردوێتەوە بەسەر ئەگە کابرا زەرعاتەکە کەشت و کاڵەکە ئەوەیگە مەسەرەن کابرا تۆکەی خۆیەتی و ئەبێ ئاویشی باو ئاوی بۆ بێنەوە بیبە یە لە دەست لە سادا مەسەرەن سەرێکی 5دا بۆچی مەسەرەن یعنی لەبەر ئەوەی چووکە دەیەک نادا مەسەرەن سەدا 5 سەعاتە و سا 5 بەڵام ئەگەر هات و ئاسمان ئاوی بۆ بە تەنها بەس تۆکەی ناشبێ ئەبێ لە سەعاتەوە یعنی سێکی ئەم نیسبەتانە کە شریعەت دایناون هەموو ڕەچاوی حاڵەتەکانی مرۆڤەکانی کردووەتیایە بەم فەلسەفەوە فێرمانەکات وەلا حاڵەتەکانی بەخشینە دەبێ لە هەر حاڵەتەکە بەڵام بەخشینەکان بە گوێرەی داهاتەکانیشت و بە گوێرەی ماندووبوونیشە بەڵام ئینسان هەتا ماندوو ببێ و بێ زیاتر ببەخشێ ئەزانشی ئەجرەکەی زۆرترە پاداشەکەشی زۆرترە ئەمە ڕەهەندی یەکەمە کە زۆر بە تەفسیری لە قورئانی پیرۆزە بەدیەکەی من بە کوتی بەهاتم بەسەری ڕەهەندی دووهەمیان پەیوەندی بە کۆمەڵگاوە هەیە کاتێک کەین و ناو کۆمەڵگا خەڵک ئەو کەسەی کە بازرگانیەکە من بازرگانم کاسپیەکەم یەکەم شت کە پێویستەکە لە بیرم بێ ئەگەر خەڵکی فەقیر و هەژار نەبووایە کرێکاریان بۆ من کردایە بەهاتنایە بە پارە بە پارێشان کردایە چۆن ئەو کەلوپەلێ من نەهاتم شارە چۆن دابەشەکرا چۆن کۆ ئەکرایەوانێ ئەو بینا چۆن سازەکرا ئەرە باشە ئەو کۆڵە چۆن ئەها لە مەرزەکۆ تا ئێرە چۆن بەسم مەغزنەکە لە مەڵدن بارەکرێتەوە هەموو ئەمانە گەسەرنج بێی لەوانەیە یەک کاڵەتا دەچێتە بازارەوە 100 دەستی بەرکەوت بێت شانی بینی بێت باشە ئەمانە هەمووی چییە هەمووی عەرەقی ناوچەوانی کۆمەڵی خەڵکن کە هاوکاری تۆن ئەگەر هەژاران لە بەرهەژاری خەڵەتان تفیان لێت کرد مەیگرە دڵ مناڵێ نەخۆش حەکیمێ دڵسۆز مناڵێ نەخۆش 1000 جنێو با ناکەوێتە سڵ خەتەرت ببێ لە ئیمانی خۆت گەر بۆ داماوان دڵت نەیەتە کوڵ جا لێرا سەرنجەی مامۆستاکانی قەدیمی خۆمان ڕەحمەتی ئەو خوایانە لێبێ کۆمەڵە مامۆسای گەورەی ئەم وڵاتی ئێمە زۆر لە معنایە تێگەشتون مانای ئەم بابەتی زەکاتدان بە خەڵکی و هەژار نێشتنی هەژاری یەکێ لەو مامۆسایانە مامۆسای پێنجوێنی بە ڕەحمەت موفتی پێنجوێنی کۆمەڵی لە قەتاتی زۆر جوانی هەیە لە ژیانیە لە هەڵەبجەوە ئەو کاتە و کە دەسەڵاتداری هەڵەبجە هەستەکات ئەڵێن مفتی پێنجوێنی زۆر هەژارە تەمەن جبەکەی ئێرەی من کونی تێبووە سەر ئەژنۆکانی شەواڵەکەی شی بووەتەوە بینیمانەکە یەک قاتی هەیە و یەک جبەی هەیە خەبەری پێدەن ئەڵێن زۆر هەژارە ئەفەرمێ لە کیسەیەکە 7 لیرەی بۆ دەنێرێ لە هەڵەبجە و بۆ پێنجوێن کاتی ئەنوێرەکەی ئەچێتە ئەوێ ئاوا نیرەکانەداتە مامۆساڵێ ئەمە چێڵەوڵا فڵانکەس بووی نادویت بۆ جەنابێت ئەفەرمێ بۆ لە بینی هەڵەبجە و لە بینی من تا پێنجوێن هەژاری تر نەبوو لە من هەژارتر نەبوو چۆ بەی بەرەوە بڵە عەرزیکە دەست پێ بکات لە هەڵەبجە و هەتا پێنجوێن ئەخیر ماڵ با من بم من دەزانم بۆ فەقیرم و لە فەقیریشم هیچ کاتێ بەرامبەر خوا ناڕازی دەرنابڕم بەڵام ئەو خەڵکێتی کە فەقیرە چاوەڕێی دەستی دەوڵەمەنەکانەکە هاوکاریان کە ئەمە خوای گەورە فەرمی ئێمە هەندێکتان جیاوازەوە فەقیرەوە هەژارە پلێ هەندێکیان بەرزە پلێ هەندێک نزمە ئەمە تەبیعی سنەتێکی گەردوونی ئەگەوانە بێ ژیان ناڕوە ژیان جێبەجێ نابێت بەڵام مانای ئەوە نییە پلە جیاوازیانەمان دژی یەکتر بین نەخێن پلانە بێ خزمەتی یەکترکەن بۆی ژیان بەجەسە بێ بۆی بەختیار بین ئەبێ خزمەتی یەکترکەین بۆی ژینگەیەکی لە بارمان بۆ دروستێ بۆ ژیان ئەبێ خزمەتی یەکترکەین بۆی ئەگە مەسەرە بمانەوێ پێکەوە بە ئاسایش بژین ئەبێ هاوکاری یەکتر بین بۆی لێ دەخوای گەورە تەعاون عەلەل بیڕ وەتەقوا ئەکاتێکی لە قاعیدە هەرە گەورەکان یاسایەکی گەورەیە بۆ هەموو کارەکانی کە لەوانە سامان و زەکاتەکانمانەکە بەخشینەکانمانە ئەمە نقطەیەکی بەڕاستی گرنگە کە بە مەسەلەی تەکافلی اجتیماعیە و ئەو هەستە لە ئینسانێکا دروستکە کە من حاجم بە هەموو کەسێک هەیە وانەزانم کەس دابڕێ نقطەی خاڵی سێهەم و ڕەهەندی سێهەمی فەلسەفەی زەکات دەگەڕێتەوە بۆ دەوڵەتداری لە ڕووی ئابووریەوە هەمومان نەزانین حکومەت و دەوڵەت داهاتی دەوڵەتەکەی داهاتی وڵاتەکەی چەند قەناتێکە گونجێ بەشێکی بازرگانیە
بەشێکی بریتە لە زەری بۆ ئەوانە وەریەگرێ بەشێکیشی کەس بریتە لە مەسەلە ئەو دەستکەوتانی کە دەستی کەوتون لە جەنگایە خود مەسەلەن ئەو معامەڵانەی کە على ئاساس کۆمەڵێک خۆمە نەزانین کۆمەڵە داهاتی جیاوازەیە بەڵام دەخلێکی زۆر گەورە لە شەریعەی ئیسلامیە کە دنیاد ئەنرێ لە کۆمەلگا کە ئەم دەخلە حەسانەیەکی گەورەی هەیە ڕئیسی وڵاتیش بۆی نییە بۆ خۆی خەرجیکا ئەبێ بۆ تەنزیمە خەرجیکا کە قورئان دیاری کردووە بۆی نییە اجتیهادیەکە و دەستکاریکە ئیدلا ئەبێ بە دەستکاریکردنەکە بە شێوازەوەی لە بەرژەوەندی فەقیر و هەژارەکان و خەڵکا بێ. سپاس دەکەم مامۆستا گیان، من زۆرم شت مابوو بەڕاستی، بەڵام داوای لێبوردن دەکەم لە برەوەی کە کاتمان کۆتایی هاتووە و ناچارم کە ماڵئاوایی لە جەنابەت و بینەرانی ئەزیز و خۆشەویست بکەم. ئینشاڵڵا بە ئومێدەوەی کە بتوانین لە ئەڵقەیەکی دیکەیە زۆر بە تێر و تەسەرتر باس لەم بابەتە بکەین. سپاس بۆ ئامادەبوون و جارێکی تر زۆر زۆر مەمنون. خی گەورە سەلامەتان. سپاسیش بۆیەوە سپاسیەوەکەم خی گەورە مۆفەق و سەرکەوتوتانکە ئینشاڵڵا. خۆشەویستان و ئازیزان، کاتێک دەتەوێ بەخشین بکەی ئەبێ بیر لە پەپولە بکەیتەوە، چون لە کرمێکەوە دەبێتە باڵندەیەشی جوان کە ئەفرێ و بەخشینی ڕاستەقینەش ئەوەیە کە باڵ بدەی بە کەسێک نەک تەنها خواردن، ئەوەیە کە خەون و هیوای بگەڕێنیتەوە بۆ کەسێک نەک تەنها پارە. لە مانگە پیرۆزەدا با نەبینە دەستێک کە تەنها خواردن دەدا بە برسیەکان، با ببینە دەستێک کە یارمەتی برسیەکان ئەدا و ئەوەی کە چیتر برسی نەبن، چونکە باشترین بەخشین ئەوەیە کە کەسێک لە بەخشین بێنیاز بکەی. خۆشەویستان و ئازیزان، سبەی شەو لە هەمان کات لە گەڵ ئەڵقەیشی دیکەی ڕازی دڵان بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەینەوە. خی گەورە یار و یاوەری هەموو لایەکتان بێ. خواتان لەگەڵ.